مالێکی کوڕی دینار شەو نوێژەکە دزێ هاتە ژوورەوە نوێژەکەی نەبڕی ئەم سوزگەڕە ئەو سوزگەڕە ئەو سوزگەڕە ئەو ژوگەرایشی دەست نەکەوت هەتا ئەو هاتەوە و ئەمیش لای دەرگاکەەوە نوێژەکەیەکە سەلامیایەوە وتی کاکە سەلام عەلەیکم زەگەوتی عەلەیکم السەلام وتی ئەرە برا خۆیش دەست نەکەوتی نە وەڵڵا کوڕە ئەمە چییە کاکە ئەمە کەی ماڵە ئێوتی چی بکەین بەخوا برای تر ئێمە هەرەوەمان هەیە ئەتوو هەر هاتووی خۆیش دەست نەکەوت باش شتێکی قیامەتی دەست کێ وتی چی بکەم وتی وەرەوە ئێستا ئاوی دەستنوێژەکەت بۆ دێنم دەستنوێژێکەوە بعد بسیار کاشە نوێژکەن بێکۆ براک هەڵایتر وتی دە باشە خۆ تازەم کە هیچ مایە پوزمم قەیچێکە بە ئەفەرمێ هات چەندین کاشە نوێژی کرد و تەواو بوون بانگیە وتی خۆ ئەمە هەمووی کردان سونەت بوو ئەزانی بەخوا ئەم نوێژە لە هەمووی گەورەترە با ئەمەش لە چیز نەچێ کوڕە کاکە مردن نزیکە با بڕێن بۆ مزگەوت ها کردی هاوڕێی خۆی وەڵا لەگەڵ خۆیان بردی کاکە هەموو گەڕەکەیان ناسی ئەمە زۆر چەتە دزە ئەمە چیەکە لە مزگەوت لەگەڵ مالیکی کوڕی دینایشا بە پەنایە دانیشتووە هاتن بە وتیان قوربان ئەمە ڕەفیقی تۆیە وتی نە وەڵا ئەمە هاو جاء ليسرقنا فسرقناه هات دزیمان لێ بکە بەڵام ئێمە دزیمان بەرەو لای خواناسی دزیمان بەرەو لای مزگەوت بەرەو لای چاکەکاری